ڕاوێژکاری گەورە هیچ خدایەک جگە لە خۆڵخێنەری ئاسمان و زەوی لەم جەهانە گەورەدا نییە. هیچ خدایەک جگە لە خۆڵخێنەری ئاسمان و زەوی لەم جەهانەدا نییە. خدای ئیبراهیم، خدای نوح، خدای موسا کلیم الله، خدای داوود و سلیمان و خدای عیسا و خدای آخرین پێغەمبەر کە ستوودەیە و جەهان چاوەڕوانیەوە. خدایەکە تەواوی پێغەمبەران لەلای ئەوەوە بۆ ڕێنمونی خەڵک هاتووەن. خدایەکە بە تەواوی زاڵمان وادەی جەهەنەمی داوە و جەهەنەمی ئەو جێگایەکە بۆ تەواوی بتپەرستان. ئەو تەنیا نییە، ئێمەش قسەکانی ماکسیمیلیانوس بەڕاست دەزانین و ئیمانمان پێیەتی. لە نێوان ئێوەدا کەسێک هەیە کە بچێتە ڕیزی ئەوانەوە؟ بەڵێ، هێشتا هەن کەسانێک کە دەیانەوێ وەکو ئەوان بن. هەرچێک کە برایانی ئێمەوتیان ئێمەش قبوڵی دەکەین. ئیمپراتوریش وەکو ئێمە ئینسانێکە، نەزیاتر. ئێوە دەڵێن کە خوداییکردن بەسەر خەڵکدا دراوە بە ئێوە. ئایا دەتوانن خۆتان لە خواردن و خەوتن بێنیاز بکەن؟ یا لە مردنی خۆتان بەرگری بکەن؟ ئیدی بەسە، بەسە، تۆڵ بەسیان کەن. بیان کوژن، ئەوان دەبێ بسووتێنن. نەتەنیا دەبێت کۆڵ بەسیان کەن، بەڵکو ئەوان نابێت سەل و ئاسمان بمرن. من ئەوانم بە زیندویی دەوێ. مردن بۆ ئەوان کەمە، دەبێت بەڵایەکی زۆر بەسەر ئەوان بێنم. فدیاس باڵە خاوەنشکۆ بە شکەنجەخانەی ژێردەویدی کۆشت بیان بە ئێمە لە شکەنجەکران ناترسین، ئێمە پەنا بۆ مەسیح دەبین، پەنا بۆ خوددا دەبین. وەرن خاتون لەکوێی خاتون لەکوێی خاتون لەکوێی خاتون چی بووە؟ خاتون هێلێن ئەوەی کە نەدەبوو بووهەیە ڕوویدا جەنابی ماکسیمیلیانی قۆڵ بەست کرد. چۆن؟ نازانم، تەنیا دەزانم ئەوانیان کردووە. هەڵبەت سودینیانوس، مارتینوس و دینوسیوسیشیان گرتووە. دروشکەکە ئامادەکەن. بەسەر چاو هەرستا. دایە دایەکیان دایە لە ماڵ بمێنەوە کوڕم.
بمێنەوە دایە هێشتاش ناتوانم بڕوا بکەم تا ئێستا لەم بارەیەوە هیچ قسەیەکیان نەکرد بوو وەکو باقی لەسەر بەندەی ئێوە داکۆکیان نەکرد و لە بەرامبەری ژۆپێتەردا چۆکیان دادا و قوربانیان دەکرد ئەگەر هێشتا گیانم نەکێشاوی لەبەر ئەوەیە کە جاری گیانی منت ڕزگار کردووە من سبەی نییە هەموو ئەوان لە خاج ئەدەم و بەردەبارانیان دەکەم قوربان و ئەگەر گیانی من دەبێتە هۆی ئارامشی جەنابی ئیمپراتۆر ئامادەم کە ئەویش بەخت بکەم قوربان فەزاحەت و سەرشۆڕی ئەم شەو گیانی هەزاران کەسی وەکو تۆ هیچ کات قەرەبووی ناکاتەوە من چەند جار دیومە کە ئەوان لە بەرابەری پەیکەری خودایان نەوەدڵ سوزدەیان دەکرد دەبوویایە زووتر ئەوانمان ناسیبایە و سەزامان دابان بەداخەوە کە لە گەورەکان بوون و کەس نەیدەوێرا دژی ئەوان هەنگاو هەڵگرێ وتان کە ئەوان لە گەورەکان و نەجیبزادەکانی ڕوومن کەوایە ناتوانین بێدەنگ ئەوان بکوژین هەم لە ڕوومدا ژاوەساز دەبێ و هەم لێرەدا قوربان باشتر وایە تا کاتێک ئەمپراتور لێرەیە هێمناتی ناوچە بپارێزین جەنابی تیوس هێمنایەتی ئیدی تێک چۆ و کەسیش ناتوانێت پێشی پێ بگرێ ئەم قسانە درستە بۆ گەڕاندنەوەی هێمنایەتی باشترەکە ئەم خاینانە هەرچی زووتر سزا بدەین من وای لێ نازانم تۆ باشتر فیلادلفیا دەناسی تۆ وا دەزانی مردنی ئەمانە دەبێتە هۆی هەراوهوریا ئەگەر ڕاستیەکەتان بوێ بێت دەنگ و هەراش ناکرێ قوربان ئێوە خۆ خەڵکی ڕۆم باشتر دەناسن ئێوە خۆتان ئەمانەتان بە ناوی ڕاوێژ کار نردووەتە ئێرە و بنەماڵەی ئەوان بەباشی دەناسن قوربان بێگومان لە ڕۆم ئاژاوەیەک ساز دەبێ لە فیلادلفیاشدا ئەوان بەدەسەڵاتن و کاری جوانی ئەوان لە نێو خەڵکدا خۆشەویستی کردوون باشترین ڕێگاوەیە کە ئەوان ناچار بە تۆ بەکردن بکەن ئەگەر ئەوان لە ئاینی خۆیان دەستیان هەڵگرت زۆربەی خەڵک بە دوای ئەواندا لە مەسیحیە دەست دەکێشن پاشان دەکرێ هێدی و بێدەنگ ئەوان لە ناو ببین قوربان من وا دەزانم کە وەدواخستنی سزادانی ئەوان بە قازانجی ئیمپراتوری نەبێ واگەر حاضر نەبوون تۆ ببکەن و پەشیمان ببنەوە ژیان شیرینە قوربان ئەگەر بە زبان نەکرا وا دەزانم ئەشکەنجە ئاکامێکی هەبێت قوربان ئەمەش خراپ نییە بزانم چی دەکەی درێژەی ئاهەنگی ئەم شەو دەمەوێ سبێنێ بە چۆک دادانی ماکسیمیلیان و دۆستەکانی بەڕێوە ببەن هەرچی جنابی ئیمپراتۆر بفەرمۆن دەتکوژم ئێوە بۆ خۆشتان نازانن کە چیتان کردووە تەواوی ئەو پلە و پایە و ئابڕۆی کە بۆ بەدەستهێنانی لەلای ئیمپراتور هەوڵم بۆ دابوو لەلای ئەو لەنێوتان برد تا ئێوە تیکە تیکە نەکەم دەست هەڵ ناگرم
مەگەر ئەوەی کە تۆبە بکەن و لە خزمەتی ئەمپراتور تا بەندەی خۆتان بسەلبێنن. جا بڵێن چی دەکەن؟ چی دەکەن؟ تۆبە دەکەن یانە؟ قسە بکە! تۆبە دەکەن یانە؟ قسە بکە! ها؟ تۆبە دەکەین. دەست ڕاگرن. تۆبە دەکەم لەوەی کە بەو چەشنەکە شیاوە بێبەندەی خودای گەورەم بەجێ نەهێناوە، و لەوەی کە ساڵها زۆڵم و زۆری ئێوەم دەرهەق بە چەوساوان و بێبەشاندیوە و هیچم نەوتووە لە دەرگانەی خوددا تۆبە دەکەم. تکایە هێدی بن خاون شکۆ. مامورانی ئێشکەنجە کاری خۆیان چاکتر دەزانن. ئەمشەو ئەمانە دەبێت تۆبە بکەن. هەر ئەمشەو بیستان ئەمشەو. ئاتەنا یارمەتیم بدە. ماکسیمیلیانیان گرتووە. من شایدی خیانەتی ئەو دۆستانی بووم. دەبێ ئەوان تیکە تیکە بکەن. ئاتەنا تکا دەکەم. تۆ خێزانی بابی منی. لەگەڵ ما دایکانە بجۆڵێەوە. من جگە لە ماکسیمیلیان کەسێکی دیکەم نییە. ئەو تەواوی گەڵاڵەکانی منی بێ ئاکام کردەوە. ئاواتەکانی منی بەبادا. هیوادارم تووشی غەزەبی خوداکان بێ. دەزانم بەڵام تکا دەکەم ئەو ببەخشن. خاون شکۆ ئیزنم هەیە شتێکتان پێ بڵێم؟ ئەمیسان چی بووە؟ وا نازانم خاتو هێلم بتوانێت شووەکەی ناچار بە تۆبە و پەشیمانی بکات؟ گەریمان کە بتوانێ. ئەوان هەر ئێستا لە دیوەکەیەوەدان. ئارام بن. زۆر باشە، زۆر باشە. بابم قسەکانی ئێوە قبول دەکات. مەگەر بەدەستی من یا بابتەکە ئەو ببەخشین. ئەو ئەمپراتوری سووک کردووە. پیشینەی پڕ لە شانازی بابتی لەناو بردووە و لە هەموو خراپتر خوداکانی ڕەت کردووەتەوە. لێرە چی دەکەی؟ نەکە بۆ هاتووی کە بۆ مێردە خائینەکەت ماکسیمیلیانوس تکا بکەی. دەزانم کە تەقالایەکی پێیاکامم، بەڵام ئەمە تەنیا کارێکە کە من لە دەستم دێ. نازانی لە لای شارۆن ئەو ژنە گەوجەی ئەمپراتورە چەندە سووک بوو. پیابانی پیس دژی من پیلان دەگەڕن. تۆ کچی هەرا و دایکەی دەبایە وەکو دایکە لە ئاوردا سوتابای. چلۆن بزانم کە تۆش نەبوویتەتە خوددا پەرست. من هەر چەشنە سزایەک قبول دەکەم، بەڵام مێردەکەم ببەخشن. من جگە لەو کەسی دیکەم نییە. ئەو هەم دەبێت لە بەرامبەری ئەمپراتوردا تۆبە بکات و هەم بۆ ئاپۆلۆن قوربانی بکات. و تۆ هێلن تۆ دەبێت ناچاری بکەی کە ئەو کارە بکات. بیستت؟ ماکسیمیلیان دەبێت لە من و لە بابت داوای لێبوردن بکات.
نازانم قبوڵی دەکاتیانە دەبێت لەگەڵی قسە بکەم هەوڵی خۆت بدە چونکو تەنیا ڕێگای ڕزگاریتان لەمەدایە هەر کارە بتوانم دەیکەم جولیۆس میبەرە ئەوێ بێڵە با لەگەڵیاندا بە تەنیا بێنێتەوە ئەوان ئەگەر 1000 جار بکوژرێن ناتوانن ئەم سەر شۆڕیەکە ئەم شەو بەباریان هێنا قەرەبووی کەنەوە ترگاکە بکەنەوە دەست ڕاگرن دەست ڕاگرن جەلاتگەلی پیس بڕۆنە دەرێ بڕۆنە دەرێ بڕۆنە دەرەوە بڕۆنە دەرێ ئێوەش بڕۆن بۆ دەرێ وا دیارە لە بیرت چووە کە ئێوەش دەبێ بڕۆنە دەرێ نەخاتوون لەبیرم نەچووە بەڵام زۆرم پێخۆشە کە ئێوە نەتوانن بە تۆ بە ناچاریان بکەن ئەگەر وابێ من بە دو ئاواتی گۆرە ژیانم دەگام هەوڵەوەکە ماکسیمیلیان لەسەر خاچەوە دەبینم وە دووهەم ئێوە پێم وانییە ئەگەر دەستەکانم ئاواڵە بواە زاتی ئەوە ببوایە کە وەها قسەگە لێ بکەی لێرە بڕۆ دەرێ ناپیاوی پیس بڕۆ دەرێ بەداخەوە دەزانم کام خێڕیانە تا چەند دقیقی دیکە دەستەکەنە پاڕانەوە وە تۆبە دەکەن خاتو هێلەن تا بەیانی دەرفەتیان هەیە کرد لێرەدا بمێننەوە هیچ کەس مافی چوونە دەری نییە جگە لە خاتو هێلێن تۆ لێرە چ دەکەی؟ بۆ نەجاتی ئێوە هاتووم ئێمەش هاین لە بیری ڕزگاری خۆماندا بەڵام نەک لەم بەردی خانەیەدا جارێ وتم من جگە لە ئێوە کەسم نییە چۆن دەتوانم دانیشم و شایەتی مردنی ئێوە بم وا نازانم کە خودت لە بیر بردێتەوە هێلێن تەواوی هەوڵی ئێمە لە بەرەمەیە کە بڵین جگە لە خوددا کەسمان نییە ئەو ساتۆ دەڵی کە جگە لە من کەست نییە من خودداشم بە بۆنەی ئێوەوە ناچی بێگومان تەواوی لطفی ئەو دەرحەق بە من بە بۆنەی ئێوەوە بووە لەکوێوە بزانم ئەگەر ئێوە لە دەست بدەم دەرگای لطفی ئەویش لەسرمدا ناخرێ تۆ بە خوددا نزیکتر لەوەی کە نیازت بە کەسێکی وەکو من بێت ڕاستەکەی بڵێ لەبەر چی هاتووی بۆ ئێرە بابم منی نارد تا ئێوە ناچار بە تۆ بەکردم بکەم دەی هەوڵ بدە ڕەنگە سەرکەوی بە من بڵێ لە چ شتێک دەبێت تۆ بە بکەین نازانم دەبێت لە ئێوە داوا بکەم کە لە چ شتێک تۆ بە بکەن چۆن لە ئێوە داوا بکەم کە خوددا لە بیر بەرنەوە و بۆ خوداکانی درۆیی قوربانی بکەن یا ئیمپراتوری من هۆڕ و چەوسێنەر بەسەر مەعبودێکی مهرەبان و ئادڵدا هەڵبژێرن دەبینی
ئێمە جگەلەوە کە هیومان بە خودای تاخانە بێت و ڕێگای ئەو درێژە بدەین چارەیەکمان نییە. خاتو هێلێن، ئایا ڕووداوەکانی ئەم شۆ گەیشتوتە دەرەوەی کۆشکیش؟ نازانم. ڕەنگە میوانەکانی کۆشک بە خەڵکیان بتبێ. هەمووان دەبێ بزانن کە خوددا پەرستان ئەم شۆ چیان کردووە و لە کۆشکدا چی ڕووداوە. خاتو هێلێن، هەوڵ بدەن ئەو هەوارەی کە ئەم شەو بەرز بووە بەگوێ هەمووان بگات. خاتون، مەهێڵن ئەو بزوتنەوەیە ناتەواو بمێنێ. ئەرکی مێردەکەتان وە ئەم کۆمەڵەی ئێرە لە سەرشانیەوەیە. ئەم ڕێگایە دەبێت تا دوایی درێژەی هەبێ. ئێمە پێدەنگ نابین، بەڵام ئێوەش دۆعا بکەن کە خودای گەورە سەبر و خۆڕاگریمان پێ بدات. من شانازیت پێوە دەکەم هێلێن. تۆ وێرکمیت بە خودایی تاقانە دەستپێرن. خاتونی من، بانا بڵێ کە سەبر بگرێ و خوددا لەگەڵ سابرانە. بڵێ بۆ من خەمبار نەبێت و کچەکەشمان بە ئیمانەوە گەورە بکات. ئێوە چی؟ بۆ هاوسەرەکانتان پەیامێکتان نییە؟ بە خێزانی منیش بڵێ یومانی سم دیوە کە هەر وەکو شێتەکان پێدەکەنێ. هیچ کام لە ئێمە جەنابی مارتینوس و جەنابی سودینانوس ژنمان نییە، بەڵام بە خەڵک بڵێن کە ئێمە خۆشترین ساتی ژیانمان تێپەڕ دەکەی. کارێکە ئێوە کردتان جوانترین کارێکە کە بەندەیەک بۆ مابوودی خۆی دەیکات. هێلێن، بە خێزانم بڵێ بەم زوانە لە خزمەتی خوددا یەکتر بەسەر بەرزیەوە ئینشاءڵڵا دەبینینەوە. بڵێ نیگەران نەبێ تا ئەو ڕۆژە زۆری نەماوە. من لە خوددام دەبێ یا ئێوە ڕزگار کات یا من هەر وەکو ئێوە بۆ لای خۆی ببات. تاویستی خوددا چی بێت؟ ویستی منەمەیە کە بەڕێگای ویستی خودای خۆماندا بڕۆین. ئێستا بڕۆ بە دیوکلێتیانوس بڵێ ئێمە خودای خۆمانمان بەسەر گیانماندا هەڵبژاردووە. بڕۆ هێلێن، بڕۆ. خاتو هێلێن، دڵداری ئانای بدەوە. دەی چی بوو؟ دەبینی کە نەمتوانی. بەڵام ئەوانە نابێ بمرن. ئەم جوامێرانە نابێ بمرن. ئەوان نامرن، ئێمە دەمرین. بەڵام ئەوان ژیانیان هەڵبژارد و هەتایە زیندوو دەمێننەوە. چی بووە فیدیاس؟ تۆش وەکو ئێمە خەوت لێ ناکەوێ؟ ئێوە خەوتان لە چاوی من زەڕاندووە، چۆن بخەوم؟ تۆ نیگەرانی چی فیدیاس؟ بۆچی خۆتان ڕزگار ناکەن؟ ئێوە چیتان بەسەراتووە؟ ئەسقەزا ئێمە واین لە بیری ڕزگاری خۆماندا، بەڵام ڕزگاری لەم دنیاە. لەم دنیایەوە بۆ کوێ؟ بەرەو مەلەکوتی ئاسمانەکان
بەرەولای خودای خۆشەویست سۆن بە خودا کە لەو ژیانە ماندوو بووم ئێوە شێتن ژیانی شیرینی دنیا لەگەڵ ڕۆژی پەسڵانێک ئاشکرانیە دەیگۆڕنەوە ئاخر بۆچی ڕاستەقینەیە فێدیاس ڕاستەقینەیە هەزاران پێغەمبەری ڕاستبێژ وادەی درۆ نادەن دووە بزانە کە چەند ساڵێکی ژیایت بە چ باییەک بە بایی پەیڕەوی لە ملهوڕان و خوداکانی درۆیی ئەوان ئەگەر خودای خۆمان بێجێ بێڵین و ڕوو بکەینە خوداکانی ئێوە ئیدی ئەوسا نامرین مەگەر کەسێک هەتایە ژیاوە کە ئێمە بژین ئەگەر کوژران و پاشان دیتان کە هەمووی درۆ بووە ئەو ساسی ئەگەر دیتان خودایە کە ئێوە دەڵێن هەیە ئەگەر نەبوو نەپەسڵانێ نەپاداشێ نەمەعادێ ئەو ساسی واگەر هەموو شتێ ڕاستەقینە بوو دڵنیابن کە هیچ شتێک ڕاستەقینە نییە